هەفتەکانی کولتوری لە ئەڵمانیا لە شاری کیل لە ئێستادا دەستی پێکردو و ئەم هەفتە کللتوریانە هەموو ساڵێک بۆ نەتەوەیەک کە خاوەن وڵات و خاوەن قواری سیاسی و بۆ ئەم ساڵ تایبەت کراوە بە نەتەوەی کورد کە نەتەوەیەکی بێ قواری سیاسیە. قسە و باسی زیاتر دەربارەی ئەم هەفتە کللتوریە و ئەدەبی ئەەکەم لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر فەریاد فازڵ زانا و نووسەر و ئەکادمیست. دکتۆریان سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. کاتو کوردستان سڵاو لە تۆ، سڵاو لە هاوکارانە، سڵاو لە بیرەناری خۆشەویستن. زۆر زۆر سپاس بۆ تۆ. دکتۆریان هەموو ساڵێک ئەم هەفتەیە تایبەتە بە نەتەوەیەک کە خاوەن وڵاتن و خاوەن پێگەن و خاوەن قواری سیاسین. ئەم ساڵ چۆن ئەم هەفتەیە تایبەت کراوە بە نەتەوەی کورد؟ لە ڕاستیە بەر لەوەی باسی ئەوە بکەم کەم هەفتەیە چۆن تەرخان کراوە بۆ کورد، حەز دەکەم بە شانازیەوە بڵێم ئەرچی 40 ساڵی ڕابردووم هاتە دی و شانازی بەوانەوە دەکەم کە لە شاری کیل لە ژووروی ئەڵمانیا ئەو هەفتە کولتوریانیان تەرخان کردووە بۆ کورد و لەمانی ئۆکتۆبەر و لەمانی نۆڤەمبەردا ئەو ئاهەنگانە پێشکەش دەکەن کە پەیوەندیان بە کولتوری کوردەوە هەیە. ئەم ئاهەنگ پێشکەشکردنە ئەم هەفتە کولتوریانە لە شاری کیل لە ژووروی ئەڵمانیا ساڵانێکی زۆرە دەکرێت بۆ ئەو نەتەوانەی کە خاوەن قوارەی سیاسین واتە دەوڵەتدارن. ئەم ساڵ ڕێزیان لە نەتەوەیەک گرتووە کە ئەوەتەی هەیە ئەچەوسێنرێتەوە. دەستی ئەوانە خۆش بێ کە دانیان بەوەدا ناوە لە ئەڵمانیا کەمە نەتەوایەتیەکەیەکە کووردە زیاد لە 1,400,000 کورد لە ئەڵمانیا دەژی کەوابێ لەگەڵەوەشدا کە دەوڵەتێکی سیاسیان نییە بەڵام کولتورێکی سەربەخۆیان هەیە، زمانێکی سەربەخۆیان هەیە، مێژوویەکی دیاریکراویان هەیە. ئەوان هاتوون دانیان نەک بە قەوارەی سیاسی دەوڵەتی کووردا داناوە بەڵکە دانیان بەوە داناوە کە کورد خاوەنی کولتورە، خاوەنی زمانە، خاوەنی مێژووی تایبەتی خۆیەتی. زۆر باشە. ئەوەی کە تۆ پێشکەشت کرد و جەختت لەسەر کردەوە ئەو وتارانەی کە بەڕێزت ئامادەت کردبوون وەکو ئەکادمیستێک، وەکو نووسەرێک، وەکو زانایەکی کورد، ئەو بابەتانە چی بوون؟ لە ڕاستیە بابەتەکان بۆ دیاری کردبووم. من خۆشحاڵم بەوەی کە ئەوان ئەو شایستەیەتیان بە من دابوو کە سەرەتایی ئاهەنگەکانی هەفتە کولتوریەکانی شاری کیل بە وتارێکی من دەست پێ بکە. بەلایەنەوە زۆر گرنگ بوو ئەو وتارە گشتگیر بێ، واتە باسی مێژووی کورد، باسی زمانی کوردی، باسی ئەدەبی کوردی بکە. ئەوانەی کە لەوێ بوون و جوان لە وتارەکە بوو و وتارەکەش دەبوو بە زمانی ئەڵمانی پێشکەش کرێ. ئەوەی کە لە هەمووشی گرنگتر بوو ئەوە بوو داوایان لێکردبووم کە لە کۆتایی وتارەکەمدا کۆمەڵێک لە دەقە شیعریەکانی خۆم بە زمانی کوردی و ئەڵمانی پێشکەش بکەم کە ئەو شیعریانەم، ئەو هۆنراوانەم لە ساڵانی ڕابردوودا دەنگی ئازادی کوردیان بە ئەوروپا گەیاندووە. زۆر باشە. نووسینەکانی تۆ بەشێکی زۆری لەبارەی نەوەی تازە و پێش ئەوەی کە ئەو پرسیارە بکەم ئەوێ بزانم گەنجان و نەوەی تازە چەندێک ئامادەییان هەبوو لەو هەفتەیە و دواتر تۆ وەک نووسەرێک بۆچی ئەوەندە گرنگی بە زمانی کوردی و بە تایبەتیش بۆ نەوەی تازە ئەدەی؟ سپاست دەکەم کە ئەو پرسیارە بەو شێوەیە ئاراستەم دەکەین. نەوەی تازە پێگەیشتووی کورد مەبەستم لەو نەوەیەیە کە دانیشتوانی کوردستان لەگەڵ خۆیان لە ناوەڕاستی ساڵەکانی نەوەتەکانی سەدەی ڕابردووە لەگەڵ خۆیان هێناونیان بۆ ئەڵمانیا، بۆ ئەوروپا و ئێستا تەمەنیان لە نێوان 25-35 ساڵیدایە. ئەمانە پێگەیشتون بەداخەوە زمانی دایشیان ناڵێم نازانن ئەیزانن بەڵام لە سنوورێکی دیاری کراودایە. لەبەرەوە من بڕیاری ئەوەم داوە ئەم ماوەی ژیانم کە ماوم
دووەمە تەرخانی کەم بۆ ئەوان و لە ڕابردووشدا تەرخانم کردووە بۆ ئەوان ئەویش ئەوەیە کە نابێ ئەم نەوە تازە پێگەیشتووی کورد لە ئەوروپا بتوێتەوە نابێ وای لێ بکرێ کە زمانی دایشی نەزانێ زمان زۆر گرنگە بە تایبەتی بۆ ئێمەی کوردەگەر باتایە و ئەو کۆڵەکە گرنگەی زمانی کوردی نەبوایە باوەڕم پێ بکەن ئێستا ئێمەی کورد بەم شێوەی ئەمڕۆکە هەین نەئەبووین کەوا بێ ئەبێ هەموو دەسەڵاتێکی خۆمان داوا لە دەوڵەتی کوردیش لە هەرێمی کوردستاندا دەکەم کە ڕوو لە بەرەو ئەوروپا بکەن و خزمەتێکی ئەو نەوە تازە پێگەیشتووی کورد لە ئەوروپا بکەن بەرهەمەکانی من بۆ نمونە مەموزینی ئەحمەدی خانی شاکارێکی گرنگی سەدەی حەڤدەهەمە بەهاتووم بە زمانێکی باڵای ئەڵمانی و بە زمانێکی باڵای ئینگلیزی پێشکەشم کردووە هۆراوەکانی عەبدوڵڵا گۆران کە شاکاری ئەدەبی نوێی کوردین مەبەستمە بڵێم شاکار چونکە نووسەرمان هەیە ئەمڕۆ بەداخەوە زمان نازان و ئەنووسن حەقی وایە ئەوانە پێنووسەکانی خۆیان بشکێنن چونکە ئەگەر تۆ زمان نەزانی ناتوانی خزمەتی زمان بکەیت ناتوانی خزمەتی نەتەوەکەشێ بکەیت کەوا بێ کە ڕستەیەک دەنووسیت ئەبێ بزانی بە چ زمانێک و چۆن دای ئەڕێژی کەوا بێ ئێمە ئەم داڕشتانەمان نەک بە تاقی تەنیا ئاڕاستەیە بۆ کورد بەڵکە ئاڕاستەیە بۆنەوەی تازە پێگەیشتووی کورد لە ئەوروپا وتکایە با لە ڕێگای ئەم بەرنامەی ئێوەشۆ کوردان ئاگادار بکەمەوە کە من لە 40 ساڵی ڕابردوودا لە ئاوارەیەدا نەژیاوم بەڵکە بەڕۆح لەلاتان بووم ئاگاداری هەموو بەرهەمەکانتانم گەورەترین کتێبخانەم لێرە دروست کردووە زیاد لە 300,000 وشەی کوردیم ئاڵ و گۆڕ پێ کردووە لە نێوان زمانی ئەڵمانی و کوردیە لەو فەرهەنگەدا کە بڵاوم کردوێتەوە 186,000 پەندی پێشینان و ئیدیۆم و ڕستەی کوردی تێدایە کەوا بێ هاتووم هەوڵم داوە بەرهەمی عەقلی کورد بە ئەوروپا بگەێنم زۆر باشە هەموو ئەو بابەت و ئەو وتارانەی کە بەڕێستان دەینووسن لەو بارەوە و هەموو ئەو شاکارە گەورانەی کە بۆ خۆت بە زمانێکی باڵا وەریان دەگێڕیتە سەر زمانی ئەڵمانی بۆ نەوەی تازە و لە ڕێگەی کتێبخانەکەی خۆتەوە و لە ڕێگەی بەرهەمەکانی خۆتەوە خزمەت دەکەی ئەمە چەندێک گەنجان و ئەم جیلە تازەیە ڕادەکێشێت بەرەو ئەوەی کە گرنگی بە فەرهەنگ و کلتور و زمانی کوردی بدەن سپاست دەکەم بابێمەوە سەرە وتارەی کە لە ڕۆژی حوتی مانگا لە شاری کیل پێشکەشم کرد بەڕاستی من بۆ یەکەم جار لە کۆڕێکدا بەشدار دەبم کە زیاد لە 25 تا 30 گەنجی تازە پێگەیشتووی کوردی تێدا بوو ئەی خوایە کە دڵخۆشیان کردم ئەی کە بەختیار بووم بەڕاستی بەو پرسیارانەی کە ئاراستیان کردم کە سەرنجیاندا ئەکادیمی کارێک نەک ئەکادیمیست ئەو وشەی ئیستەلا بەرند کاتان لێکەم چونکە زمانی کوردی کاری هەیە و بڵێن ئەکادیمی کار ئەکادیمی کارێک بەرامبەریان وەستام و وەرامی پرسیارەکانی دەدانەوە و بۆی ڕوون دەکردنەوە کە تا چ کارێک مێژووی کورد قوڵی تێدایە بۆی ڕوون دەکردنەوە کە ئەدەبیاتی کوردی لە سنوورێکدایە دەستنیشانی ئەوەشی دەکرد کە نابێ ئەم نەوە تازە پێگەیشتووی کورد لە ئەوروپادا بتوێتەوە بەڵکە بێ سیمای کوردایەتی خۆیان بمێنێت تاکو هەتایە زۆر باشە دەنگدانەوەی وتارەکەی بەڕێستان کە پێشکەشتان کرد بە تایبەتیش لە لای هەموو ئەو ئامادەبوانەی کە لەو هەفتە ڕووناکبیریە بەشدار بوون چۆن وتارەکانی بەڕێستیان هەڵسەنگاند بەڕاستیەوە کارێکە کە زیاتر ئەگەڕێتەوە بۆی کە مرۆڤ پەسەنی کارەکەی خۆی بدا حەزم دەکرد مێدیای کوردی لەوێ بوایە و مێدیای کوردی کارەکانی پێشکەش کردایە و بیر و ڕای خۆی بە جوانی دەربارەی نرخ و
پێناسەی ئەو وتارانە بگەیاندە بە جۆرێکیش کە ئێمە وتارەکەمان بە زمانی ئەڵمانی پێشکەش کرد و نمونونەکانیش کە لە ئەدەبی کوردیەوە لە زمانی کوردیەوە دەمانهێنانەوە بە کوردی پێشکەشمان نەکرد و یەکسەریش ڕاستە و خۆ بە زمانی ئەڵمانی وەرمان دەگەڕا. بەڕاستی ئەتوانم بڵێم کاردانەوەیەکی گەورەی هەبوو. سوپاسی هەموو ئەوانە دەکەم کە لەوێ ئامادە بوون بەداخەوە ئەتوانم بڵێم ئەوانەی کە لەوێ زیاتر ئامادە بوون ئەوەوە کۆنەی کورد نەبوون بەڵکەنەوەی تازە پێگەیشتووی کورد و ئەڵمان بوون کە ئامادە بوون. دڵیان خۆش کردم، خۆشحاڵ بووم بۆی کە توانیم دەنگی مێژووی ڕابردووی کورد، دەنگی مێژووی ڕابردووی زمانی کوردی، ئەدەبیاتی کوردی ئەمڕۆ و داهاتویان لە وتارێکدا پێ بگێنم کە هیچ نەبێ چوونە دەرەوە ماڵ ئاوەدانی بکەن و بڵێن ئێستا ئازانین ئێمەی کورد لە ڕابردوودا چیمان هەبووە، چی بووین، ئێستا چین و چیمان هەیە و لە داهاتوشدا بەرەو کوێ دەچین. بەڵێ دکتۆریان، جگە لەم هەفتە کللتوری و ڕووناکبیریەی کە ئەم ساڵ تەرخان کراوە بۆ گەلی کورد، ئێوە لە چ ڕێگەیەکی ترەوە ئەتوانن کۆڕ و سیمینارەکانتان پێشکەش بکەن و ئەو بابەتانەی کە بە گرنگی دەزانن بڵاوی بکەنەوە و قسەی لەسەرکەن و گفتوگۆی تیا ببینن؟ من لە ڕێگای ئەم بەرنامەی ئێوە داوا لەو هاوڵاتی خۆشەویستانە دەکەم کە لە وڵاتەکانی ئەوروپادا دژین. تا ئێمە لە ژیان داماوین با سوود لە بەرهەمی عەقڵی ئێمە بگرن ببینن بۆ ئەوەی بێین بۆ ئەو جێگانەی کە ئەوانی لێن و وتاری تیا پێشکەشکەین و باوتارەکانیش بە زمانی ئەو وڵاتانە بێ کە کورد و نەوەی تازە پێگەیشتووی کوردی تێدایە. ئینستیتوتی خوێندنی کوردی کە زیا لە 40 ساڵ لەمەوبەر لە بەرلینە دامان مەزرانووە ئەو بەرهەمانەی کە بڵاوی کردوێتەوە هەمووی لە پێناوی ئەوەدایە کە کورد خاوەنی بەرهەمی عەقڵی خۆیەتی، کە کورد نە ئەدەبیاتی فارسی، نادەبیاتی تورکی، نادەبیاتی عەرەبی نەیتوانیوە بەرهەمی عەقڵی کورد بتوێنێتەوە. کورد وەکو ئاڵای سربەستی زمانەکەی ئەدەبەکەی مێژوەکەی لە هەموو جێگا کاشەکێتەوە. ئێمە و ئاڵایەمان هەڵگرتووە. لەبەرەوە بۆ نمونە شاری هەمبورگ لە 5 مانگی 11دا داوەتیان کردوین لەوێ وتارێک دووبارە پێشکەش دەکەین دەربارەی ئەو باسە گرنگانەی کە بەلایەنەوە گرنگە و دووبارە بە زمانی ئەڵمانی دەبێت. لە ڤێننا کارێکیان بەدەستەوەیە برا خۆشەویستەکانمان و دەیانەوێت سەنتەری کولتوری ڤێنناش لە 11 مانگی 11دا کارێکی لەو بارەیەوە بکەن. لەبەرەوە دەمم ئاراستەی هەموو ئەو هاوڵاتیانە دەکەم. من ئامادەم بە خۆم و بە بەرهەمەکانەوە بێم بۆ جێگانە و ئەو کارانەی تێدا پێشکەش بکەم بۆ ئەوەی وەکو تومە با ئەو چەند ساڵی ژیانمان کە ماومانە بتوانین ئەو بەرهەمە پێشکەشکەین نەک لەگەڵ خۆمانە بیبینە ژێر خاکەوە. دەستەکانت خۆش بێ مامۆستاگیان، تەمەند درێژبی. زۆر سوپاس دەکەم کە لە ڕێگەی سکایپەوە دەربارەی ئەو هەفتە کللتوری و ئەدەبیە قسەت بۆمان کرد. جارێکی تر سوپاس دەکەم دووبارە.